سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. چیرۆکی سوورەتی بەقەرا کە زۆربەی موسڵمانان نایزانن و هەموو یەهودیەک دەیزانێت و خاوەنە ڕاستەقینەکەی ئەم مانگایە کێیە؟ لەم ڤیدیۆیەدا سیرۆکی ئەو مانگایی بەنی ئیسرائیلتان بۆ باز دەکەین، ئەو چیرۆکەی کە زۆربەی خەڵکی نایزانن، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. ئەو ڕووداوە لە سەردەمی پێغەمبەر موسا ڕوویداوە سەلامی خوای لێبێت. خودای گەورە ئەو موعجیزەی بۆ ناردن تا بگەڕێنەوە لای خودا و تەوبە بکەن. لە سەردەمی پێغەمبەر موسادا پیاوێکی زۆر دەوڵەمەند هەبوو کە شێخێکی گەورە بوو و خاوەن ماڵ و سامانێکی زۆر بوو و کەسی نەمابوو جگە لە کوڕێکی و برایەکی کە هیوای مردنیان بۆ دەخواست تا ماڵەکەی بە میرات بۆ خۆیان دابەش بکەن. بەڵام یەکێک لەوانە بێ ئارام و چاوچنۆک بوو کە ڕۆژێک چاودێری مامی دەکرد تا هاتە دەرەوە بۆ شوێنێکی چۆڵەوانی و لە ناکامێکدا پەلاماریدا و کوشتی و فڕیدایە پێش ماڵی کەسێک کە لەگەڵ بکوژەکە دوژمنایەتیان هەبوو و کاتێک ڕۆژ بۆیەوە خەڵکەکە ئەو پیاوەیان بینی کە مردووە، دەستیان بە لێکۆڵینەوە و گەڕان کرد بە دوای بکوژەکە و کاتێک کوڕی برای کوژراوەکە هات کە خۆی کوشتبووی، دەستی کرد بە گریان و هاوارکردن و کێشە و دووبەرێکی لە ناو بەنی ئیسرائیلدا سەری هەڵدا و هەموو یەکتریان تۆمەتبار دەکرد. یەکێک لە ناویاندا گوتی بەڕاستی ئێوەش دەستنە ڕێزی ستەمکارانەوە ئەگەر لە خۆتانەوە بڕیار بدەن با بچین موسای پێغەمبەر ئاگادار بکەینەوە و بکوژەکە چووە لای موسا و گوتی ئەی پێغەمبەری خودا، دەمەوێت بزانم کێ مامی منی کوشتووە. پێغەمبەر موساش فەرمووی هەر کەسێک شتێک دەزانێت سەبارەت بە مردنی ئەم پیاوە با پێم بڵێ، بەڵام هیچ کەسێک هیچ شتێکی نەدەزانی، بۆیە هەمویان بێدەنگ بوون و موسا داوای لە خودای گەورە کرد کە چۆن بتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات و خودای گەورە فەرمووی مانگایەک سەر ببڕن کە بەم جۆرە خودای گەورە فەرمووی إن الله يأمركم أن تذبحوا بقرة قالوا أتتخذنا هزوا قال أعوذ بالله أن أكون من الجاهلين. بەڵام بەنی ئیسرائیل وتیان ئەی پێغەمبەری خودا تۆ گاڵتەمان پێ دەکەیت؟ بەڵام پێغەمبەر موسا فەرمووی پەنا دەگرم بە خودای گەورە لە نەفام و نەزانەکان بم و بە پێغەمبەر موسایان وت باشە دەتوانی وەسفی ئەو مانگایەمان بۆ بکەیت؟ ئەویش وتی مانگایەکی تەمەن مام ناوەند بێ، واتان نابێت بچووک بێ یان گەورە بێت و ئەوانش زۆر گەڕان و دواتر پرسیاری ڕەنگەکەیان کرد کە خودای گەورە فرمانی پێکردن ڕەنگی زەردێکی بێگەرد بێ کە ئەم زۆرە زۆر دەگمەن بوو. هەرچەندە بەنی ئیسرائیل ویستیان فێڵ بکەن یاخود ئەو فرمانی کە خودای گەورە پێیداون جێبەجێ نەکەن، چونکەوە لە سیفەتەکانی بەنی ئیسرائیلە کە سەرپێچی فرمانەکانی خودا دەکەن. سەرڕای ئەوەی خودای گەورە چەندین موعجیزەی نیشان داون وەک شەقبوونی دەریا تا بتوانن بە نێویدا بپەڕنەوە، بەڵام هەموو کات بەنی ئیسرائیل هەوڵی گومڕابوونیان داوە. دووبارە هاتنەوە لای موسا وتیان ئەی پێغەمبەری خودا زیاتر بۆمان ڕوونکەوە چونکە ناتوانین بیدۆزینەوە. و پێغەمبەر موساش فەرمووی خودا فەرمانتان پێدەکا کە مانگایەکی سەلامەت بێت و هیچ کێشەیەکی تێدا نەبێت و یەک ڕنگ بێت و دوای ماوەیەکی زۆر لە گەڕان بە دوای ئەم مانگایەدا تەنها یەک دانەیان دۆزیەوە کە پیاوێک خاوەنی بوو و لە کۆتایی ئەم چیرۆکەش باز لە چیرۆکی ئەو کوڕە گەنجە دەکەین لەگەڵ مانگاکەی و مانگاکەیان هێنا لای موسا و سەریان بڕی کە دوو دڵ بوون لە سەر بڕینی بەڕادەیەک خەریب و سەری نەبڕن و خودای گەورە فرمانی پێکردن کە بەشێک لە جستەی مانگاکە لە کوڕەکە بدەن، بە تایبەت بە گۆشتی ڕانی مانگاکە لێی بدەن و هەرکە لێیاندا یەکسەر کوڕەکە هەستایەوە
کە لەو کاتەدا هەمویان سەرسام بوون چونکەوە موعجیزەی خودایە و بە کوڕەکەیان وت ئایا کێ تۆی کوشت؟ ئەویش گوتی کوڕی براکەم منی کوشت پاشان دووبارە مردەوە. ئێستاش باسی سیرۆکی ئەم پیاوە هەژار و لە خوددا ترسە دەکەین. پیاوێکە کوڕێکی هەبوو خاوەنی مانگایەکیش بوو لە یەکێک لە دۆڵەکاندا مانگاکەی ئازاد کرد و گوتی خودایە ئەو مانگایە ئامانەتی تۆیە تا کوڕەکەم گەورە دەبێ و دوای ماوەیەک ئەم پیاوە دەمرێت و مانگاکەی لە دۆڵێک زێدەهێڵێت و بەویستی خودای گەورە مانگاکە خۆی دەلەوەڕێنێت و هەر کەسێک ببینێت ڕادەکا و کەس نەیدەتوانی بیگرێ تا ماوەیەک کوڕەکە گەورە دەبێت کە کەسێکی زۆر چاکەکارە و زۆر پەیوەستە بە دایکێوە کە هەموو شەوێکی دەکاتە سێ بەشەوە بەشێکی نوێژ دەکات و لە خوددا دەپاڕێتەوە و بەشێکشیان دەخەوێت و بەشێکی تریشی لای سەری دایکی دادەنیشێت و ڕۆژێک دایکی پێی دەڵێت کوڕەکەم لە دۆڵێک باوکت مانگایەکی بۆ جێهێشتووی و بۆ ناسینەوەی مانگاکە ڕەنگەکەی بە شێوەیەک زەردا کە سەیری دەکەی وا دەزانی تیشکی خۆری لێوە دەردەچێت و بە مانگای ئاڵتونی ناوی دەرکردبوو و کاتێک کوڕە گەنجەکە مانگاکەی دۆزیەوە گوتی بە ناوی خودای گەورە داوات لێ دەکەم هەر ئێستا بیتە لام و مانگاکەش هات بۆ لای و کوڕەکە ملی گرت و بردیەوە لای دایکی و دایکی پێیوت کوڕەکەم تۆ کەسێکی هەژاری بڕۆ بیفرۆشە بەڵام بە 3 دینار کەمتر و زیاتر قبول مەکە و نەکەی بێڕەزامەندی من بیفرۆشی و خودای گەورە ویستی ئەم گەنجە تاقی بکاتەوە بەزانێ ئەوەندە دایکی خۆش دەوێت کە بە قسەی بکادیا خود نا وە فریشتێکی نار لەسەر شێوەی پیاوێک و بە کوڕەکەی وت ئایا ئەو مانگایە دەفرۆشیت؟ ئەویش وتی بەڵێ بە 3 دینار دەیفرۆشم. ئەویش بە ڕەزامەندی دایکم. فریشتەکە پێیوت من بە 6 دینار لێت دەکڕم بەڵام بە دایکت مەڵێ. کوڕەکەش گوتی ئەگەر بەقەت کێشی مانگاکە زێڕم پێ بدەی نایدەم تا دایکم ڕازی نەبێ و مانگاکی بردەوە لای دایکی. دایکیشی گوتی بڕۆ بە 6 دینار بیفرۆشە بە ڕەزامەندی من. پاشان کوڕەکە گەڕایەوە بازار و فریشتەکە گەڕایەوە لای و گوتی پرست بە دایکت کرد یاخود نا؟ کوڕەکەش وتی بەڵێ پرسم پێی کرد. دایکم پێیوتم لە 6 دینار کەمتر نایفرۆشم و فریشتەکەش پێیوت من 12 دینارت دەدەمێ بەڵام بە دایکشت مەڵێ. کوڕەکە وتی نەخێر دەگەڕێمەوە بە دایکم دەڵێم ئەو کات وەڵامت دەدەمەوە. بۆیە گەڕایەوە بۆ لای دایکی و باسی کرد کچی ڕووی داوە و دایکی پێیوت کوڕەکەم ئەوەی داوای مانگاکەت لێ دەکات فریشتەیەکە لەسەر وێنەی مرۆڤ و تۆ تاقی دەکاتەوە بگەڕێەوە لای و پێی بڵێ فرمانم پێ بکە ئەم مانگایە بفرۆشم یاخود نا و فریشتەکە پێیوت بگەڕێەوە بە دایکت بڵێ ئەم مانگایە مەفرۆشە چونکە موسای پێغەمبەر لێتی دەکڕێ بۆ مەسەلەی یەکێک کە کوژراوە و کاتێک پێیان بفرۆشە کە بەقەد نرخی مانگاکە زێڕت بدەنێ و خودای گەورە فرمانی بە بەنی ئیسرائیل کرد کە تەنها ئەو مانگایە سەر ببڕن کە ئەمەش پاداشتێک بوو بۆ ئەو کوڕەی کە لە وشەی دایکی دەرنەدەچوو. ئەم سیرۆکەش نە لە فەرمودەدا هاتووە و نە لە قورئاندا باس کراوە تەنها لە کتێبەکانی بەنی ئیسرائیلدا هاتووە چونکە لە سەردەمی ئەواندا ڕووی داوە و ئێمە ناتوانین باوەڕی پێ بکەین و ناشتوانین بڵین ڕاست نییە چونکە هیچ بەڵگەیەک لەسەر ڕاستی و ناڕاستیدا نییە لەوانەیە ڕاست بێت و لەوانەشە ڕاست نەبێت. بەم جۆرەش گەشتینە کۆتایی ئەم ڤیدیۆیەمان. ئێوەش ڕاتانسیە لەسەر ڤیدۆکە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.